ئەوەی کە لە ئەندێشیانە بۆ لە کاتی دروستکردنی تابلۆکانە دەستخۆشیان لێکەین وەزارەتی پەروەردە پاڵپشتی ئەو چالاکیە هونەریانە دەکات و لە هەمان کاتدا پشگیری چالاکی وەرزشیش دەکەین چونکە ئەم دوو بابەتە بابەتی گرنگین کە لە ناو قوتابخانەکانی ئەمە ببوژێت. لیژنەی باڵای ئەزموونە گشتیەکان هەموو ئامادەکاریەکانی تەواو کردووە، ئێمەش هەموو پاڵپشتێکمان پێشکەش کردوون. ممکنە لەم چەند ڕۆژە ئەگەرەوە بێ پێویست بێت کۆنگرێکی ڕۆژنامەوانیەکەین لەوێ هەموو تەفاسیلێک باس دەکەین کە پێداویستی لۆجستیکی کراوە و ئێستا لە پارێزگاکان کۆبوونەوە ئەکرێت چونکە بەڕێز پارێزگارەکان سەرۆکی ئەو ژوورە هەماهەنگیان کە بە فەرمانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کراوە بۆ ئەوەی هەماهەنگی بکەن لە نێوان هەموو لایەنە پەیوەندیدارەکان. پێم وابێ ئەمڕۆ لە سلێمانی کۆبوونەوەیە، پاشتر لە هەڵەبجە پێرە لە سۆران کۆبوونەوە کراوە، لە دوهۆ کۆبوونەوە ئەنجامەدرێەوە، لە هەولێریش کۆبوونەوەی خۆیان ئەنجامەدرێن. مەبەستەکە ئەوەیە پارێزگارەکان کە ڕئیسی وەحدەی ئیدارین بە جددی لەسەر هێڵن بۆ ئەوەی کە بتوانن بە هەموو لایەکەوە ئەوەی کە کەم و کوڕیە بتوانین ڕوبەڕووی بینەوە بۆیە چارەسەری بکەین و لە هەمان کاتیشدا ژینگەیەکی باشتر و گونجاوتر بۆ قوتابیانی کوردستان داوین کەین کە لەو ژینگەیە قوتابیان بتوانن بە ئاسوودەیی تاقیکردنەوە ئەنجام بدەن. ساڵی پار لە تاقیکردنەوەکانە جەنابتان نەزانن ئێمە بەهۆی کۆرۆناوە کەوتینە مانگی تەمووزەوە لە 25 حەوت دەستپێکی یەکەم تاقیکردنەوەمان بوو. بەڵام من دەمەوێت لێرە دووبارەی بکەمەوە سوپاسی وەزارەتی کارەبا بەڕێوەبەری گشتی کارەبا جەنابی وەزیر لەسەر و هەموو لایەکەوە و هەموو ئەو تیمانەکەم کە توانیان کارەبا بۆ ناوەندەکانی خوێندنی ئێمە دابینکەن. ئێمە ئەزانین لە یەک کاتدا ناتوانین کارەبای ڕئیسی بدرێ بە هەموو کوردستان بۆ ئەوەی تەجەنوبی ئەو حاڵەتە بکەین، بۆ ئەوەی کە بتوانین لەوە دوورکەوینەوە کە شتێکی مستەحیلە کە لە یەک کاتدا ناتوانین ئەم هەموو کارەبایە بە مستەمڕی لە کاتی امتیحانات بدەین. ئێمە کارێکی تەکنیکیمان کرد لە وەزارەتی پەروەردە. ئێمە هەموو سیستەمەکەمان سیستەمێکی ئەلکترۆنیە، ڕقەمی فیدەر و مەحاویلەی هەموو ئەو قوتابخانانەمان وەرگرتووە کە تاقیکردنەوەی تیاکەن. هی هەموو قوتابخانەکانی کوردستانمان وەرگرتووە ئەوەی کە فیدەر و مەحاویلە هەبێ، بەڵام ئەوانەی کە تاقیکردنەوەی تیاکەن ئێمە ساڵانە تەسلیمی وەزارەتی کارەبایەکەین لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی کارەبای پارێزگاکانەوە. ئەوان لەوێ تەنسیقەکەن فیدەری کارەبایەک بۆ نمونە فیدەری ژمارە 3 ئەگەر دە مەحاویلەی لەسەر بێ ئێمە پێویستمان بە 3 مەحاویلە بێت. لەو کاتی تاقیکردنەوەی ئەوان نەتوانن کارەبا بدەنەوە 3 مەحاویلەی ئێمە. من ناڵم کەم و کوڕی ڕوونادا، ناڵم چونکە لە 2000 قاعایان 2000 شتێ قاع بەسەرەوە ممکنە لە 4-5 قاعش گرفتی کوژانەوەی کارەبا گرفتی شتداون دروست ببێت چونکە ئەمە شتێکی مطلق نییە. بەڵام ئەگەر پار هاوکاری جەنابی وەزیری کارەبا و ئەو شارەزایی و لێهاتووی ئەو تیمانەی وەزارەتی کارەبا نەبووە ئێمە نەمانەتوانین تاقیکردنەوەکان لە مانگی تەمووزا بکەین. جا لەوەش ئێمە وەکو وەزارەتی پەروەردەوە ئەم ساڵ دووەم ساڵە کە تاقیکردنەوەکانمان پێشخستووە. بەڵام ئەم ساڵ هەندێک گۆڕانکاری هەیە. گۆڕانکاریەکان بۆ لیژنەی باڵا بەجێهێڵین، لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ئەزموونەکان کە بەڕێز بریکاری وەزیر دکتۆر سەیوان سەرۆکایەتی ئەکات. ئەوان لەواچی خۆشم لەگەڵیان وەکو پاڵپشتی لەگەڵیان بم وردەکاری هەندێک بابەت ڕوونەکەنەوە. هەروەکو ساڵانی ڕابردووە، بەڵام جیاواز لە ئەو ساڵانەی کە کۆرۆنا بووە، لە ساڵانی کۆرۆنا دەنمرە بڕیار هەبووە، یعنی دۆخەکەی ئێستا گەڕاوەتەوە بۆ سەردەمی پێش کۆرۆنا. ژمارەی ئەو قوتابیانەی کە داخڵ بوون ئەوە ڕادەگەیەنرێ لەلایەن لیژنەی باڵای ئەزموونەکانەوە کە مافی بەشداربوونی تاقیکردنەوەکانیان هەیە و ژمارەی هۆڵەکانتان بۆ ڕاگەیەنرێ. بەڵام هەتا ئەم ساتێک کە لەگەڵ بەڕێسان قساکەم ئەوەی کە پەیوەندی هەیە بە ئێمەوە لە وەزارەتی پەروەردە هەمووی پەیوەندی هەیە بە ئێمەوە، بەس ئەو قسەی بۆەوە نا لە بەرپرسیارەتی دەربچین چونکە بەشێکی هەماهەنگیەکە کەوێتەوە سەر پارێزگارە بەڕێزەکان. بەڵام ئەوەی کە پەیوەندی لۆجستیە بە تاقیکردنەوەکان لە دانانی پرسیار و لە چاپکردنی پرسیار، لە جیاکردنەوەی هۆڵەکان، لە جیاکردنەوەی ناوی قوتابیان، لە دروستکردنی باج بۆ هەموو قوتابی، لە دابینکردنی حاسیبە بۆ هەموو قوتابیان کە دەڵم بۆ هەموو قوتابیان. ئێمە بەشێکمان حاسیبە هەبووە بەڵام بەشێکمان کردیوە بە جۆرێک دەبێت هەموو قوتابیەک حاسیبەیەکی پێ بدرێتەوە مافی خۆیەتی و ئیزافەتەن بۆەوە زیادەشمان تەمین کردو بۆ یە گرفتمان دەبێت. هەموو ئەم پێداویستە لۆجیسیانە لە ئەوەی کە پەیوەندی بە وەزارەتی پەروەردەوە هەیە ئێمە بە کارەکە بە تەواوەتی هەستاوین.
ئەوەی پەیوەندی هەیە بە وەزارەتی گواستنەوە جەدوەلی خۆمان داونەتێک کە لە چ کاتێک پێویستمان بە پشڕانی هێڵەکانی ئینتەرنێت هەیە ئەوەی پەیوەندی هەیە بە وەزارەتی کارەباوە لیستی خۆمان حازرە کە بیان دێنێ ئێمە چ فیدەر و چ محاویلەیەک دەمانەوێت لە بەرواری ئیمتیحانەکان و لە سەعاتەکانیە کارەبای بۆ دابین بکرێ ئەوەی پەیوەندی هەیە بە ئێمەوە ئەمساڵ لە هەموو ساڵێک زووتر ئێمە دەرەنجامی پۆلی 12 پێشکەشی وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە لەواچە لە دەی نۆ تەجاوز نەکا وەک هیچ ساڵێکیش ئەم کاتەوە نەبووە. من لێرەوە دەمەوێت دەرفەتە سوود لێوەرگرم مادام میدیاکاران لێرن تەشریفتانە ناوە بە سپاسی هەموو مامۆستایانی کوردستانەکەم بە میلاک و بەوانە بێژ بە سەرپەرشتیارە بەڕێزەکان بە بەڕێوەبەری قوتابخانە و یاریدەرەکانیان هی باخچەکانی پەیمانگاکانی سەر بە وەزارەتی پەروەردە تا ڕادەیەک ساڵێکی نەوەعی باشمان تێپەڕ کرد. ئێمە لە دوای کۆرۆناوە گەڕاینەوە بۆ ناوەندەکانی خوێندن هەموو ڕۆژێک ئێمە داوامی حەزوریمان کرد پاڵپشتی داراییمان بە فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی دارایی 3 ملیارد دینارمان دا بە ناوەندەکانی خوێندن کە ئەمە یەکەمین جارە لەم کابینەیە بەس ناوەندەکانی خوێندن ڕاستەوخۆ پاڵپشتی دارایی لە حکوومەت وەرەگرن وەکو پێشینە پارەیان پێدرێ پێداویستەکانی ناوەندەکانی خوێندن وەکو وەزارەتی پەروەردەوەی کە پێمان کرا تا ملیارێک و 500 میلیۆن دینارمان بۆ سەرف کردبوون جگەل لەو بودجانەی کە بۆ پەروەردەی گشتی پارێزگاکان دەرچووە هەنگاوی گەورەتر بۆ دابینکردنی پێداویستیەکان بۆ ساڵی خوێندنی ئایندە بەڕێوەیە. ئێمە شێوازی تاقیکردنەوەکانمان لە ماوەی 30 ساڵی ڕابردوو لە وەزارەتی پەروەردە گۆڕی وە سەرکەوتنمان تیاهێنا بەڵام بەهیمەتی مامۆسایان ئەمە شانازیە بۆ مامۆسایان شانازیە بۆ بەڕێوەبەرەکان بۆ کارژێڕی قوتابخانەکان ئەوان سەرکەوتون وەزارەت گوێی لە بیرۆکەی ئەوان گرتووە وەزارەتی پەروەردە دەرگای واڵا بۆ یەگە بیرۆکەیەکی باشی بۆ بێ بە قسەی مامۆسایان کە بە قسەی شارەزایانکە لەلای من ئەو مامۆسایی کە لەسەر وایت بۆردەکەیە و لەسەر تەختەیە ئەوە بەلای منەوە زۆر گرنگە سنتەری پرۆسی پەروەردە و فێرکاریە دەبێت ڕاستەوخۆ گوێی لێ بژیرێ لە وەزیر و لە مدیر عام و لە هەموو کەسێک زیاتر ئەو هەز بە گرفتەکانی ناو پرۆسی پەروەردەکە بۆیە من کۆنتاکتی ڕاستەوخۆم لەگەڵ هەموو ئەوانایە گوێم لێگرتوون پێشنیاریان بۆ کردوین خەمخۆرانە کە ئێمە واز لەوە بێنین تاقیکردنەوەکانمان لە مانجی نۆ بکەین دەبێت لە مانجی 6 بکەین سوودەکانیان بۆ باس کردوین سوودەکانیان قەناعەت پێکەر بووە بڕیارمان لەسەردا سەرکەوتوو بووین سەرکەوتنەکەش سەرکەوتنی ئەوان بووە لەبەرەوە ئێستا من کە قسە لەگەڵ جەنابتانەکەم ئەمڕۆ 26 ئێمە دوێنێ 26 لە پۆلی یەک لە باخچەی منداڵان هەتا پۆلی 11 ئێمە هیچ شتێکمان نەماوە لەناو وەزارەتی پەروەردە بۆ ساڵی خوێندنی ئایندە واتە هەموو شتەکان تەواو بووە ئەو قوتابی کە دەربچێت لەم 1-2 ڕۆژە نەتایجی قوتابخانەکان ئەدرێتەوە ئەو قوتابی کە دەرچێت بە پۆلیشکە لە ئێساوە دەزانێت دەرچووە دەتوانێت ئەم هاوینە تەمەتوع بە کاتی خۆیەوە دەتوانێت بچێتە گەشت دەتوانێت بچێتە خولێکی زمانەوانی دەتوانێت بچێتە خولێکی مەلەوانی هاوینەکەی هەیە قەلەق نابێ گرفتی بۆ دروست نابێ ئەتوانێت پاڵپشتێکی زیاتری خانەوادەکەی لە بواری پرۆسی پەروەردە و فێرکاری و هەر هیوایەتێکی دیکە و خانەوادەیە بۆ قوتابیە بیانەوێت جێبەجێکەن ئەتوانێت بێنێ کەوابێ ئێمە کە ناوەندەکانی خوێندنمانە کردەوە جاران 2 ڕۆژ 3 ڕۆژ پێشەوە ساڵی ڕابردوومان کۆتایی پێهێنا لە مانجی نوێ ساڵی ڕابردوومان کۆتایی پێێنا ئێستا ئەم ساڵ لە 26 ئێمە تەنها لێرەوە ڕاگەێنم بە تەنها پۆلی 12مان ماوە ئەمە گۆڕانکاریەکی نەوعی بوو لە پرۆسەیەکی کارژێڕی کردمان بەڵام ئامانجەکە تەنها گۆڕینی تەوقید نەبوو توانیمانە زیاتر لە 35 خاڵ پلانی کاری ساڵی ئایندە دابنین پلانەکانمان داناوە گشتاندنمان پێ کردووە ئەرک و بەرپرسیارەتی هەر لایەکمان دیاری کردووە کە بەڕێوەبەر چیەکە یاریدەر چیەکە مشریف چیەکە مدیر عام چیەکە وەزیر چیەکە ڕاوێژکار چیەکە ئەرچی هەموو شوێنێکمان دیاری کردووە لەگەڵ ئەوەشدا لیژنەی بە دوواداچوون و متابعەمان لەسەر ئەم بابەتانە هەمووی دروست کردووە پلانەکانمان هەتا ئەم ساتەکە لەگەڵ ئێوە قسەکەم زۆر باشە چێ بەڕێوە ینی بەوردی ئەم ساڵ دەمانەوێت ئامادەسازی بکەن من ئێستا کە قسە لەگەڵ ئێوەکەم 21 مانگە 21 شەشە بۆ ساڵی خوێندنی نۆکە ساڵی خوێندنی نوێکە لە مانجی نۆ دەست پێەکە تا ئەم کاتە 130 کتێبەکانمان تەوا کردو لە ماوەیەکی قیاسی کەمە تەنها لە ماوەی 20 ڕۆژە 130 هەموو کتێبەکانی ئەوەی کە ئێمە داوامان کردووە کە داوامان کردو نزیکی 16 ملیۆن کتێبمان پێویست بێ ئەم ساڵ حەسەب پێویستی کاکاتە 240 ملیۆن مەلزەمە بە زمانی ئەوانی کە لە تیباعی شەکەن لە 130 کتێبەکانمان تەوا کردو کە ئەمە بۆ خۆی ئینجازێکی گەورەیە 21 ئێمە موعیدمان هەیە کتێب بدەینە ناوەندەکانی خوێندن تەوزیعیکەن ئێمە دەمانەیە پێش ئەو بەروارەش کتێب بدەینە ناوەندەکانی خوێندن ئەگەر خوای گەورەی ئینشەڵا موفەقمانکە هیچ گرفتێکمان بۆ دروست نەبێت ئەم ساڵ دەبێت دایکان و باوکان ئەوانەی منداڵی تازایان هەیە کە شمولەکە بە تۆمارکردن لە 1 2016 هەتا 30 12 2016
دەبێت لە 26 هەتا 26 حەوت تۆماریکەن لە قوتابخانە یان لە باخچە یان ئەوانەی لە پۆلی نۆ دەرچوندایانەیە بچنە پەیمانگا یان بچنە ئامادەیی دەبێت تۆماریکەن. داواکەم ڕاگەیانەکان ئەم بەروارەمان بۆ هاوڵاتیان زیاتر بۆ ڕوونکەنەوە، چونکە ئێمە دەمانەوێت دوای ئەو بەروارانە سیستمی خۆمان داخەین، هەموو ئامادەسازیەکمان هەبێت بەداتا بۆی پێشچاوڕوونبی پلانەکانی خۆمان جێوەجێکەین. بەسپاسەوە داوا لە هەموو هاوڵاتیانی کوردستانەکەم ئەوەی منداڵی هەیە کە شمولەکە بەوەی کە داخلی قوتابخانە بکرێت لە پۆلی یەکی سەرەتایی بە زمانی کۆن و یەکی بنەڕەتی بە زمانی ئێسای خۆمان لە 26 هەتا وەکو 26 حەوت دەبێت منداڵەکەی داخڵکە لە قوتابخانە یان لە باخچە بۆ ئەوەی ئەو پرۆسەیە لێی دوانەکەوێت. وەزارەتی پەروەردە بە جۆرەی سیستم ئەم ئیشەی کردووە. ئەم ئیشە مادەی 23 لە پەیڕەوی قوتابخانە بنەڕەتی خوێندنگە ئامادەیەکانی ساڵی 2009 ئەم دەسەڵاتی دا بۆ وەزارەتی پەروەردە کە لە مانجی 6دا منداڵ تۆمارکە. فعلەن ئێمە ئەوە دەکەین لە مانجی 6 و 7 منداڵ تۆمارەکەین. زۆر سوپاسانەکەم تەرچیزکەنە سەر و خاڵە ئەمە خزمەتکردنە بە هەموو خەڵکێک بۆ یەکە خەڵکێک نەیزانێت لە ڕێگەی میدیاوان پەیامی پێ بکەن. زۆر سوپاس.